وزارة دربايا ألمانيا لسر حساب خوال سر إكس ده دربار جفين الرياض ده وزير دربايا ألمانيا أنا ليجنا بيربوك جي لقال وزير دربايا قال لك ولاتان بشتار ببو بوستك بلافكر هون لسر أكراني دبينن دوي بوستي ده أشكرا بحثا ما فين قال كرد كال السوري ده بوستا وزارة دربايا هاتية دوي سوريا أشتيانة ونو جبو ولاتن جيران نبا خطر تشتكو نها بيوستا شر باكور بداوي ورا والرولك كردان د بروسيا سياسية وجهز ده لسوريا هبه وزارة دربايا ألمانيا دوي بوست ده دبيجا يعني وزير دربايا تركيا كان فيدانجي تاكريه وندبينن لآلية كيدن أنالينا بيربوك دبيجا دوي شر لباكور سوري ورا روستاندن يعني ما بس توي باكور روجلات سوري نافچين ريباريا خسر كو تركيا وچكدار ايرشت كنو حمو جروبين كل ويدره هنا دبيجا دوي داويل ايرشن خبينن. Something we also expect from the new leadership in Damascus. ام هن پیشبینین خوال لسر دستلاتان نویا سوریه دیکن از دخوازم سپاسیا سعودی بکم کو ام لورن لگل ولاتین هرمی و هنن ولاتین اوروپا داکو ام بهوره لسر پرزگری کن به هجمار این سوریه ین چاره سر نبوی گوتو پیش بکن نها پیشکش کرنا آلیکاریا هفبش گلگی پیوسته کلیتا سوریه که اولل هرمیه لیبریا هر تشتی او کلید دسته همو سوریان ده دوی اف پیواجیان افخویا سوریه جدر و نی راوستاندن. اف تیوی واته کو دوی ولاتین جیران یک پارچه و سروریا سوریه بپارزن. آشتی لسوریه پیوستی به راوستاندنا شر لباکور هیه. و دوی ملیز دی چارچوه یا سازیه که نشتمانیا اولهیه ده جه بگرن. هر وها دوی اولهیا کردان وره گارانتی کرن. قناغه که وگوهز آراستی، دیالوگه که سیاسی آراستی که همو سوریهی ده جه بگرن جه همو اولو پیکاتین نتوی جنبن آنمیر. Dialogue means the inclusions of all Syrians, no matter of their religion, ethnic backgrounds, no matter if they are men or women. کامپانیا هلبجارتنان آپارتیا سیدی او بر چه کاندیده و پارتیه جی جبو پوستا راوشکار آلمانیا تیدا آماده بویه پیامنیرا ما آلا شالی ج باجار بخمه آلمانیا لگلمنه آلا بخیراتی و کانه کش مرا بحثا پروپاگاندا هلبجارتنان بکه و چاوات بحث کرد سلااو دڵ بەخێن بەڵێ ئەتوانم بڵێم بە گەرمی لەم ڕاوە هەڵمەتی هەڵبژاردن لە ئەڵمانیا دەستی پێکردووە هەر کاندیدی پارتەکانە و لەم شار بۆ ئەو شار دەڕن و هەڵمەتی هەڵبژاردن زۆر بە گەرمی دەکەن کە هەرچەندە دەرەوە زۆر سادە بەڵام هەڵمەتی هەڵبژاردن ئێستا لە ژوورەوە بەڕێوە دەچێت ئەمە هەڵبژاردنی پێشوەختە و هەڵبژاردنێکی هەرە گرنگە بۆ ئەڵمانیا ئێستا من لە شاری بخۆمە خۆت ئاماژت بەدا فریدریش مێرز کە سەرۆکی پارتی سێدی و کریستیان دیموکراتەکان لە هەمان کاتا کاندیدە بۆ پۆستی ڕاوێژکاری ئەڵمانیا و بە پیر دوایین راپرسیەکان بێت تا ئێستا سێدی و لە پێشەوەی هەموو پارتەکانە لە سەدا 30.4 دەنگەکان بۆ ئەوان دەبێت واتە ئەمان زۆر دڵنیان لەوەی کە ئەتوان بە زووترین کات کە هەڵبژاردن دەستی پێکرد لە 23 دوودا و حکوومەتیان پێکێنە ئەمان زۆرینەی پەرلەمانی فیدراڵ بەدەست بێنن کورسیەکانی پەرلەمان بەڵام باسی پرۆگرامەکەیان بکەین ئێستا پرۆگرامی ئەمان چییەوە ئەوەی جێگەی سەرنجە یەکەم شت کە لەسەر لە پرۆگرامی هەڵمەت هەڵبژاردنەکانە باسی دەکەن باسی بێگومان ئابووری کە ئێستا ئابووری ئەڵمانیا باش نییە لە دۆخێکی خراپدایە و ئەمان بەڵێنیان داوە گۆڕانکاری بکەن و مێرس دەڵێ من دەمەوێت تا 2030 ئاجندایەکی پڕ و چڕ و پڕیان ئامادە کردووە دا ڕشتووە پرۆگرامێ بۆ گەشەی ئابووری ئەڵمانیا چکە ئەڵمانیا بەڕاستی وڵاتێکی پیشەسازیە و ئێستا باج لە ئەڵمانیا زۆرە ئەم بەڵێنی داوە لە سەدا 25 باج کەم کاتەوە و هەروەها دەیەوێت هاوکاری پیشەسازی ئەم وڵاتە بکە و بەرەو گەشەی ئابووری بەرەو پێشەوە بەرێت ئەمە بەڵێنی میاچە کە دەڵێ ئێمە دەمانێت ئەڵمانیا دروست بکەین کە دووبارە شانازی بە ئەڵمانیا بکەینەوە
بەڵام دووهەم بابەتیان چییە؟ دوای هەلیکار و باشکردنی ئابووری و گەشەکردنی ئابووری ئەڵمانیا باسی سیاسەتی کۆچبەرانە. ئەمان چیان لێرە سیاسەتی کۆچبەران گۆڕانکاری چا بکەن دڵبەخن ئەوە زۆر سەرنجڕاکێشە. ئەویش باس لەوە دەکات کە دەیانوێت بە هەموو شێوەیەک ڕێگە نەدەن چی دیکە هیچ کۆچبەرێکی نایاسایی ڕوو بکاتە ئەڵمانیا واتە هاتنی کۆچبەران ڕابگرن شتۆپڕن بە تاواتی شتۆپی بکەن. لە هەمان کاتە مێرس کە ڕوبەڕووی ڕغنێکی زۆر بووە ئەم هەفتەیە هەفتی ڕابردوو باسی لەوە کرد کەوتی ئەو کەسانی کە تاوان ئەنجام دەدەن لە ئەڵمانیا و خاوەنی دوو وڵاتنامن دەبێ وڵاتنامە ئەڵمانێکی لێ بسەندرێتەوە. ئەمە بۆ هەوەیەوەی کە ڕغنێکی توندی بەرەڕوو بووەوە چونکە دەڵێن لە ڕووی یاساییەوە ئەوەندە ئاسانی وەکو ئەم بەڵێن بە خەڵکەکە ئیا بە دەنگدەرانی دەدات. لە هەروەها داوا دەکات کە بە هیچ شێوەیە بە زووترین کات ئەو کەسانی داوای مافی پەنابەری دەکەن بە زووترین کات کەیسەکان یەکلایی بکرێتەوە. بەڵام ئەگەر تەماشا بکەین ئێمە زیاد لە 900,000 خەڵکی سووریا لە ئەڵمانیان دڵبەخن 300,000یان تەنها مافی مانەوەیان هەیە بۆ 3 ساڵ. نەک مافی هەمیشەی مانەوەی هەمیشەیی کەواتە ئەو کەسانی کە مافی 3 ساڵیان هەیە ئەمان لێرە باسی ئەوە دەکەن ئەبێ بەسەر کەیسەکانیان بڕانەوە چونکە ئەو کەسانن لە کاتێکە لێرە ئەو مافیان وەرگتووە مافی مانەوەی 3 ساڵی چونکە شەڕ بۆ لە سووریا کە ئێستا شەڕ لە سووریا کۆتایی هاتووە چاوەڕێ دەکەین بزانین دۆخی سووریا بەرەوتو ئەڕوە و ئەڵمانیا دەیەوێت لە گەشە و ئابووری و لە گەشەی ئابووری و هەروەها لە دووبارە دروستکردنەوەی سووریا هاوکار بێت و بۆ ئەوەی کۆچبەرەکان دێپۆرتی سووریا بکەنەوە. ئەمانە پرسی هەرەگرنگن پاشان پرسی خوێندن و بێگومان پرسی کێشەی خانوبەرە هەیە لە وڵاتە پرسی تەندروستی هەیە کە دیان و چارەسەری بکەن. ئەمان لە ئێستاوە دەستیان کوڕە بە هەڵمەتی هەڵبژاردن و میات دەیەوێت بە هەموو شێوەیەک زۆرترین دەنگ بەدەستبێن و بۆ دەسەڵات بگرنە دەست. بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە SPD هەڵمەتی هەڵبژاردن دەکات بێگومان سۆسیال دیموکراتەکان سەوزەکان ئەیکەن و هەروەها ئالتەرنەتیڤ بۆ ئەڵمانیا واتە AfD پارتی AfD کە پارتێکی ڕاستەی توندرەوە ئەوانیش هەڵمەتی هەڵبژاردن بە گەرمی دەکەن و بە پێی ڕاپرسیەکان بێ ئەوان دووهەم زۆرترین دەنگ لە هەڵبژاردنەکانە بەدەست دێنن. ئەوانش بۆی هەیە 20.1 یا 22 دەگوترێت بەدەست بێن. ئەمە خۆی لە خۆیدا مەترسی لە ناو دڵی ئەو کەسانە دروست کردووە کە بەڕەچەڵک ئەڵمانین. اینجا دڵبەخن چاوتان لەسەر ڕووداوە بێ ئێمە بێگومان لە هەموو ئەو شوێنانی کە هەڵمەتی هەڵبژاردن دەکرێت ئامادە دەبین لە هەموو پارتەکان پرۆگرامی پارتەکانتان بۆ دەگوێزن چونکە زۆر کوردێکی زۆر لە وڵاتە دەژین دیاسپۆراکی گەوری کوردمان هەیە لە ئەڵمانی و زۆر بێزۆرشان مافی دەنگدانیان هەیە لەبەر دڵبەخن تۆش بیری نەچێت دەنگ بدەیت. دەنگدان ئێستا زۆر گرینگە کە ڕێگە نەدرێت کە پارتە ڕاستە تونندڕەوەکان دەنگێکی زۆر بەدەست بێن. دەبێت دەنگ بدەیت دڵبەخن چکە زۆر گرینگە. کامیرە بینە ئاڵا جارە بەرێ ئەس چوم قۆنسولی لەوێ دەرێ قۆنسولخانە ئەڵمانیا لە ئەز نەگەیشتم ڕاستی لە هەولێرێ دەنگ نەدا یانی ئیساڵ ئەزێ دەنگ بدەم یانی ئیساڵ ئەز دەچم دەنگ دەدەم لێشتەرە نابێژم دەنگ دەدەم بێگومان دڵبەخن چکە ئێستا زۆر گرینگە جژمەرە نابێژی تو دەنگ دەدی کیژان پارتی ji بû Kurdan baş be ez ê deng bidim wê partî ya jî wî kandîdî. زۆر ڕاستە زۆربەی زۆری کوردەکانیش دڵبەخن لێرە هەمان قسەی تۆ دەکەن و زۆر گرینگە کە ئێمە هەموو بچین دەنگ بدەین بۆیە ڕێگە نەدەین پارتە ڕاستە توندڕاوکان زۆرترین دەنگ بەدەست بێنین. gelekî spas ئاڵا شالی ji bajarê Boxum. سپاس بەوەش.